ئەگەر حەزەکەی هەموو هەرێمی کوردستان ببینیت بەڵام کاتە نییە ئەوە پێویستەکات بێت سەردانی سۆران بکەیت. خەڵکی ناوی سۆران بێت لێرە؟ هەیە ئەری وڵە جیۆنی مەسوولە. ئەگەر ناوی سۆران دەبیستین لانکەی شۆڕشمان بەیاددادێ خەڵکە بە مەحریفەتەکەی خەڵکە میوان دۆستەکەیمان بەیاددادێتن. ئەنجا شەوانی ڕەمەزان خەڵکەکەی خەریکیان ئەهلی مزگەوت ئەوە خەریکی مزگەوت و تەراویحە ئەوەی ترش خەریکی هەیە بە هەر یەکەی بەیشێ خۆ دۆ ئەموینەیە و یاریەکەیە و کەل ئەمستانەیە و ئێمە بەس خواردنە ئێوارێ چی بۆ لێ ناوی خانم ئاوەی وارا چفتە دەزانی چێکەین چۆن ئەبزانزانی چێکەین وەڵا تۆزێک بەرخوای زەحمەت دەبزانتی. حەزەکەی هەموو هەرێمی کوردستان ببینیت بەڵام کاتە نییە ئەوە پێویستەکات بێت سەردانی سۆران بکەیت. لەبەرەوەی بە سۆران دەڵێن کوردستانی بچوو، لەبەرەوەی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لەوانە بەرهەمی خۆماڵی، بێکۆژیانی هەموو دیانەتەکان، شێوەزاری جیاواز، خەڵکێکی میوان دۆست، خەڵکێک پڕ لە خۆشەویستی و پڕ لە جوانی. لە هەموو شان گرنگتر ئینتیمایی نیشتیمانی لێرە لە ئاستێکی زۆر باڵایە. هەر بۆیە سۆران خۆشم دەوێت هەروەکو چۆن تۆ کوردستانت خۆش دەوێت. السلام عليكم. سلام أحوالتان زۆر سپاس مەمنون. ئەها لە سۆران لەناو سنتەری سۆران لەگەڵ هەولێرەڵن ئەوە شیری بزنی ناوچەکانی سۆرانە ئەوە بەستیان ئێرێ چونکە ناوچەیەکی شاخاویە بۆ بەخێوکردنی بزن زۆر گونجاو و شیرێکی زۆر باشیش بەرهەمێنن نەینێرن بۆ هەولێر بۆ سۆران. سلام علیکم تەمەەن درێژ ئەڵەن شیری ئێرە بە تایبەتی ئێرە شیری بزن ئەنێردرێت بۆ سۆران بۆ هەولێر بۆ کوێتر نۆڕانیش بۆ کوێتر دێریزیە بۆچی شیری ئێرە ئەو نەتایبەتە شیری بزنی ئێرە لە ناوانگە و تایبەتمەندی خاوینە چۆن ینی وەڵی بەقرەزەین و ئەکڕین حیدنەبی تێکەین سەرپەڕۆشین و تێکەین ئەوەی حیدنەبیوان چێکردن قەیمەکەین لەبێن دێ وەڵە باش ئێرە ناوچێکی زۆر گونجاو لەبارە بۆ بەخێوکردنی بزن باسێکی بەخێوکردنی بزنم بۆ بکە پێم بڵە شیرەکەی چۆن بەرهەمەهێنن چەندێکی پێچێت چۆن ئەینێرنە دەرەوە. وەڵی ئەوە ئەدۆشین لێش تەمەنزەرێکین ئەکرینین وەچی کورانیشین دەتە بەقرە زاکەنجیش تون دەبەستین لۆ سۆران هەولێر دێریزیە. چیتری هەیە ئەم گوندە با بڵێن شێخان؟ وەڵا چێری هەی بزنی هەی مریشی هەی قازی هەی هەموون شتێکی هەی. ئەیدی لە ڕەمەزانی ئەوەیە زۆرتر خواسی لەسەر نییە؟ بەێ وەڵە بەرە لە هایتی لۆ گۆشتی گۆشتیان زۆر گوتی لۆ بزنی نەستاوی لە چەند دەقە دوورە لە سۆرانەوە؟ وڵای لەوە نیو ساعتەبی نیو ساعت زۆرمەگەروارە. باشە حاجی باسێکی سۆرانم بۆ بکە بەچی بە ناوبانگە تایبەتمەندی چییە؟ ئێوە لەگەڵ سۆرانە چی بۆ ئەوانە لێرن چی لەوێ هێنە ئێرە؟ وڵی چشتی ئەو حیبنەبی شتیلۆمانێن ئەمە شتیلۆوانێری وەچی ماستی ئەمەش حیبنەبی تەڕە و شتی تینی لەوێ ئەی لێرە ژنانی ئێرە پیاوانی ئێرە زیاتر چێ سەرقاڵن؟ وڵی پەکەسابەتی تەماتەکەن خیاریەکەن ئەنی لێرە بەرهەمی ناوخۆیش زۆر بەێ زۆرە بەێ چی کەشواکەی خیار و تەماتە خۆتانەی بەێ ئەمە چینی حەسەن بەژی حەسەن بەژی چین ئەو چیایی گەورە ئەوەی ئێرە بەێ ئەی ئەو چیانە ئەڵەن لە سۆران زۆر بەروبوومی گیایی خۆماڵی هەیە کورد هەیە چی لێ ئێرە؟ وڵی کەنگریە لێ ڕێواسێ لێ قواژێ لێ سلێژێ لێ ئەوەی لێە وەڵە
چیتر زۆر بەناوبانگە لە هەمووی زیاتر زۆر ئەڕێ وڵی سلێک و ڕێوە ئاشاڵەن کوارگیشی زۆر باشە بەێ باشە زۆر کام جۆری کوارگە وڵا خوارگ حیدمەبی بن سۆرە بنی خواردەکەی ئیسۆر حیدنەبی زۆر لەکوێ وڵێنینێ سۆران لەسەر زادا فرۆشین ئەرێ وڵا بەری وە دەروێ سۆرانیش بەخوای ناوەڵە بەس بەشی سۆرانەکە یعنی شارەکانی ترتان بێ بەش ئەرێ وڵا گەلەکە لە عالم لە باڕێوە خوانە گریتان ئەڵا لێ نەکەن وڵە ئەرێ وڵا لێ نەکەن وڵە بەشکم ئیشەڵا پرۆژەکەت گەورە بکەیت و لەداهاتەوە بۆ شارەکانی کەشی لۆم دەرچی بوو بەس شۆفەر و حەفارەشی نەگەیشتێ هۆرا چاپ بکە یعنی ساڵی داهاتوو ئیشەڵا لە سلێمانی شیری بزنی سۆرانی ئیشاڵڵا ئیشاڵڵا گەبژیت خەڵکی ناوی سۆران بێت لێرە هەیە ئەری وڵە ئەری وڵە جیۆنی مە سوورانە زۆر نەیەک بدەست خۆشەویستی سۆران ماڵەکانیان ئەرێ وڵە نانەها سۆڕانجێکی خۆشە و جێکی بەبووە و هەموو قومێ تێدا و هەموو عاڵەمە تێدا و هەموو شوەکی و برایەتی کوودە یعنی مشکلە زۆر تێدا نە سووران یا خۆشە ئەرێ وڵە تو دوو تیژی شتیانێ چه جاهێ چه دەوڵەتە هۆ نەبووە هیچ نەکە و بخۆ بەخوا دنیایدا نەبووە بەتەشەل دنیا هیچ نەبووە هەمە تەشتێل بانگە سەراتە بەنیرت خۆی شیرت خۆی ماست خۆی گۆشت خۆی همه تشکیل براته هاتم بۆ ناو سۆران پرسیارم کردوتم خەڵکی ئێرە لە بابەتی نیشتیمان پەروەری چ هونەرێکیان هەیە بۆ تایبەتی گەنجەکان ئەوان شوتیان تۆ وەرە سەردانی ئەو باخە بکە کە لە نێو بازاری سۆرانەیە خۆمان پێدەڵێین کە خەریکی چین و بەچێوە مەشغوڵین سڵاتان لێبێت چۆنن اینجا با من لێرەوە دەست پێ بکەم سڵاو چۆنیت ئەحاڵت کە بەعام باس سۆرانەکەین زۆرینەی گەنجەکان دەستی وێنە کێشانیان هەیە ئەموو و بەهرەیە یان ئیلهامتان لە شتێکی سۆران وەرگرتووە وێگومان هەیە بەخۆی ینی لە بنیاتەوە دەستی وێنە کێشانی هەیە ئەوکەی دیکەش ئەتوانی نمونە کەلێ خوێنی زیاتر بەهرەمەند دەبیت و باڵپشتیش زۆر کاریگەری هەیە تو سەمەوێنەی چێکێشەوتێت خەریک ئەوەکانی سفرن کاتی ڕەمەزان کاتی ڕەمەزانە کتابێک پێشکەشەکەن دینیە ئەوەش جەنابی باب دەست زۆر سپاس دەکەم سڵاو لەبێت چۆنی خواڵە پێ بڵێ تۆزێک وەرە ئەملاتۆ زیاتر گەنجانی سۆران زیاتر بەچیەوە سەرحاڵ وڵی هەر کەسەوە بە ئیشەچیەوە مەشغوڵە ئەمە وەک هونەرە هەرمەرد هەر بە ئیشی هونەری و کاروباری وێنە ششان سەرخاڵن جا لە هەر کات و ساتێک بێت خاستن لەو مانگە پیرۆزی ڕەمەزان ئیشەشی خۆشە هونەری ئەم کاتی پێ بەسەرە بێ هەم ئیشی جوانی شەکەی ڕەمەزانان وڵی ئەو ماوەیە بۆ بە خوێندنەوە خەریکین کە زانی داوام هەیە و کەوتوتە مانگی سێ و ڕەمەزان هەرەوەندا باشە ئێوە هەمووتان ئاوا بەڕیز وەستاوان بۆش لە کوردی جوانانە ئەمێ هەریەکەتان بە کورتی لە تێڕوانینی خۆیەوە باسێکی سۆرانم بۆ بکە سۆران یەکەم جار ئەگەر ناوی سۆران دەبیستین لانکەی شۆڕشمان بەیاددادێ خەڵکە بە مەحریفەتەکەی خەڵکە میوان دۆستەکەیمان بەیاددادێتن خەڵکی سۆران بە تایبەتی گەنجەکان جلی کوردی زۆر لە بەرەکەن بەڵێ بێگومان و جلی کوردیش لێرە زۆر باوە ینی ئەوە نییە گەنجان شەرم بکەن لە کوربوونی خۆیانەوە تۆ وەکو خانمێکی جوان سۆران چۆن نبینی خەڵکێکی میوان دۆستە میژوویەکی پڕ بەهرەمی هەیە و هەروەها با بڵێن خەڵکێکەی زۆر جار بەلایەنی بازرگانیەوە خەریکن جا کشت و کاڵی بێتن یاخود هەر بوارێکی تر بێتن لە ڕووی بازرگانیەوە زۆر پێشکەوتووە شاری تا چەندێک دەرفەت بە ژنان ئەیە لە کایە جیاوازەکانەوە ئافرەتانی ئێمە زۆر بوێرن دەتوانن خۆیان بەرەو پێش ببن لە هەر بوارێک کە بیانەوێتن کاری تێدا بکەن دەستەکانت خۆش چۆنیت زۆر سپاس زۆر بەخێر بێن عەزیزە چ تایبەتمەندێکی سۆران هەیە خەڵکی دەرەوەی سۆران زۆر نایزانێت وڵی هەر کاتێکە لە هەر شوێنێک ناوی سۆران بێن یعنی دەڵێن سۆران پایتەختی شەهیدان دیار زۆر شانازی بەو مێژوەی خۆیەوە کە بۆیە ئەوەندە ئێوەش هەمووتان شارزاتان هەیە لە سۆرانشی ڕووداوە چۆن شەی دراوە چۆن چۆنی بۆ هەموو شتانە باڵێ زۆر دەست خۆش هەر بسی اینجا با بێمە لای تۆ چۆنی حاڵەت جانە پێم بڵێ تۆ سۆران چۆن نبینی چۆن پێناسی سۆرانەکەی بۆ دی سۆران زەن ئەو هەلکەفتە جوگرافیا کول سۆرانە قسە گەلێکی جوانە کەش و هەوەوێ خەلکی وێ مهرەبان خواردنێت خۆشێت لێرە بۆنمە خۆنمە لێرە گەل خواردنێت لێرە بۆنمە گەلێک سەر و پێێنە دۆڵمەیە
چی شتێکی تر هێجا لە هەمووانە کەس تۆ خۆت زۆر سەرنجڕاکێشە بەلای شوێنە گەشتیاریەکانی سۆران چیا دۆ لە سۆران زۆر چی باڵی زۆر تەمانەوێ زۆر ئەدەوی زۆر زۆر چی دەست خۆش زۆر سپاس خەڵکی سۆران تەبیەتیان چۆنە؟ والله باشە لە چییە؟ لە چیا لا باش؟ مشتي لا میوانی و لا ڕفیقایەتی و لا مشتی باش هاوڕێت هەیە لێرە؟ چەند هاوڕێت هەیە؟ والله ئەو هاوڕێن ئەو هاوڕێ یخواتە من چەند ساڵ هاوڕێن پێکەوە؟ والله لەمێژە ئەڵێن هاوڕێتی لە سۆرانە مانایەکی زۆر گەورەی هەیە هەتا مردنە بەڵێ ئەوە چۆنە تۆ بۆم باس بکە بەڵێ والله ئەم هاوڕێم زۆرە هاوڕێن گەلک باشن ئینسانی باشن بەڕێزن کە باسی سۆران و ڕۆشنبیریەکەن سەرباسی سنتەری ڕۆشنبیری سۆرانەکەن ئەمێ پێم بڵێ چۆن توانیوێتی ڕۆڵ بگەڕێ چۆن گەنجەکان توانی بیانە خوانی تیا بدۆزنەوە بەڵێ وەکو جەناب تاماژت پێدا کە دێتە سەر لایەنی ڕۆشنبیری لە سۆران و لە ئیداری سەر بەخۆی سۆران بەگشتی ناکرێ ڕۆلی سنتەری ڕۆشنبیری سۆران لەبیرکەین بۆ پێی کە سنتەرێک وەک سنتەری نۆبەرە سنتەری دایک لە ساڵی 1970 لەسەر دەستی بژاردێکی دیار لە ڕۆشنبیرانی دەبەرەکە دامەزراوە سنتەری ڕۆشنبیری سۆران ڕۆڵی هەبووە لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیریت لەو دەبەرە وەکو ئاماژەم پێدا جگە لە بابەتی ڕۆشنبیری و هوەری لە ئێستادا ئەمە کۆمەڵێک خولی تایبەتمان کردوێت و لەماوەی دەست بەکاربوونماندا و گرنگی تایبەتمانداوە بە بابەتی گەنجان و هەڵیکار بە تایبەت گەنجان ئێستا زیاتر پێویستیان بۆ بابەتانە هەیە خۆشیان حەزیان لە بابەتان بێکمان و جگە لەوە شێمە وەکو هاوکاربوون لەگەڵ دام و دەستگەکانی خۆمان لە چەند ڕۆژی ڕابردوودا خولێکی تایبەتمان کردەوە بە فەرمانبەرانی میری کە چۆن بتوانن سەرکردایەتی بکەن چۆن بتوانن ڕۆڵ بگەڕێن لە فەرمانگەکانیاندا ئەوە دەتوانم بڵێن بەشێکە لە چالێکەکان ئەگەر باسی سنتەرەکە بکەنێکی لەوانێ زۆر زیاتر هەڵگرێت سپاس دەکەین دەست خۆش بێت هەر بژی یوای بەرداوامی کاری باشتان سۆران نزیکی دە بۆ پانزە جۆری جیاواز گیای کوردی هەیە هەموو کەس بێتە ئێرە حەزی لێ ئەوانە بکڕ لەگەڵ خەبی باتەوە سەلام عەلەیکوم چۆنی حاجی ئەحواڵت چۆنە گیای کوردی چیمان هەیە ئی سۆران بێ گیای کوردی تەرەتورەن هەیە شوازن هەیە ئەوەن هەیە تورن هەیە دڵقن هەیە ئەرزی بە خزمەتت بکەم تەرەتورەن هەیە دەیەخوا بەخێر بێن سەر چاوم قوربانم حاجی ئەوەشن هەیە حاجی باسێکی تەبیعەتی خەڵکی سۆرانم بۆ بکە وەڵاهی خەڵکی سۆران کوونە هەمی بەڕۆژە هەمی ئیتعای خوایەکە زۆر باشە لە خوای بەزادی بین ڕەمەزانێکی پیرۆز من بارکە ئەو ڕەمەزانە بەخێر بە ئیشاءالله بەخۆشی خوا محفوظن کاتین و دنیا ئەمە ئەو هەندەنەوێ لە خوای بەزادی بی هەرزانیە هەر بابی ئیشاءالله ومێد بەخوای گەورە هەموو عالەم بەخۆشە ڕابێن ئەڵێن سۆران بە گژوگیا زۆر بەناوبانگە بەڕێ کەنگرە کاردیە سلێرکە هەموو شتە چەندێکی ترەکەوێتە بازدارڕە بەخوای لەوانێ پشتی 15 ڕۆژێکت کرد ئەنێرم بۆ شوێنەکانی تریش ئینشاءالله کامیان زۆر سلێرەکە بۆ چیلۆ بە 4,000 بوو کەنگری شەیە چیلۆ بە 6,000 ئەڵێن زۆر جیاوازە لەبەرەوەی کە شوها و ناوچەکانی ئێرە زۆر لەبارن بە ئەو گژوگیانە خێرا چاردەورە شاخە وچی سەلازی عین زۆر باشە بەڵام ئێرە خۆشترە خەڵک زیاتر دێتێرە لە هەولێر دێتێرانە بۆ ئەو جا کوردیانە بەڵێ بە زۆر زیاد دێنێرانە نەو کاردی خۆمارە و شتانە هەموو سلێرکە کەنگرا بۆچی بە سۆران ئەڵێن کوردستانی بچووک وڵا سۆران کوردستانە بچوونی ئامەزنە سۆران کوردستانی گەورەیە ئەرێ بەڵای گەورە بۆچی وای پێڵێن وڵا هەر لە هەموو ناوە مەزەبای تێدای فەلانە ئێزدینە کریستانن ئەوەن هەموو تێدان خواردنێکی زۆر خۆشە خواردنی خۆشیش کفتە کفتە مەشهورە بەڵێ کفتە خۆشە عادی شفتە
شفتش خوشا شفتش دزاني شيكي شلون؟ دزاني شيكي والله توصيك بركويز احمد دزاني شيكي سپاس بەم دەرفەتە مامۆستاگیان. أهلا وسهلا. قسێک هەیە لە سۆران و دیانە ئەڵێن نە لە ئێستا و نە لە مێژوو قەتیش بڕواناکەین لە داهاتوو ڕۆژێک لە ڕۆژان مسلمانەکان و مەسیحیەکان کێشیان لە نێواندا بێت بەهۆی ئەو پتەوی پەیوەندی کۆمەڵایەتی نێوان دینە جیاوازەکان لە سۆران و دیانە. ئەگەر بێ مێژوو مسلمان و مەسیحی ئەو منتەقەی وەکو ماڵک بووینە لەبەرەوە هیچ مشکلە پەیدا نەبووە بۆ ئێمە کە مەسیحی و بوسڵمان. ئەوە تشتێک یە دووەم کە ئەمە ڕێزی برای بوسڵمانی دەگرین ئەنی دوکانمان ناکەین مەطعەممان هەبیت ناکەینەوە جگارە و ئاو لە دەرێ هیچ ئەمە ناخۆین لەبەر احتیرامی برایمە ئەوەی مقابلی ئێمە بەلکی فەقیری ئەوژی دڵ بچیتەوە تشتانە احتیرامی ئەمە ئەو تشتانە ناکەین. مامۆستا بەشەیەکی گشتی جیا لە بابەتە دینیەکە سۆران چ تایبەتمەندیەکی هەیە خەڵکەکەی؟ زۆرن نەبەس میێوانیە پێکەوە ژیانە هەر زۆر ئەشیایی جوان لە سۆرانی هەیە کە ئێستا بهێ بینی ئێمە مەسیحیەکان و بوسڵمان هیچ فەرق و جدایی نییە. یعنی وەکو مەسیحەیەکی ببینی بوسڵمانێک ببینی نازانی کامیان مەسیحی و کامیان موسڵمانە. ئەو تشتێکی زۆر جوانمان هەیە. دووەم احتیرامی یەک و دوو. یعنی ئەو منتەقەی بالئەخەز دیانەی کەون هەکەر ئێستا مەسیحی ماڵێک مەسیحی و ماڵێکی بوسڵمانە و هیچ مشکلێژی بینیمە پەیدا نەبووە لەبەر ئەوها ئەوە نمونەکی زۆر جوانە لە پێکەوە ژیانی لە کوردستان. لە ناو سۆران 9 کەنیسە و 7 مەزاری تایبەتی مەسیحیەکان هەیە. مسلمانەکان چەند مزگەوتی تێدایە بەڵام بێگومانە ئەم ڕێژەیە بە بۆنەی و پێکەوە ژیانەیە لە سۆران هەیە. وڵی بێگومان وەکو عادەدێکی دیاری کرا و لەوانەیە تەواو ناتوانم بڵێم حەسڕکەم بڵێم ئەوەندە مەجموعی لەیە بەڵام مەجموعاکی زۆر باشی لەیە ئەگەر لە هەموو گەڕەکەکان بە تایبەت ینی هەرگەڕەکە و مزگەوتی خۆی لەیە خەڵکەکەیان چۆن مامەڵاکەن بە تایبەتیش مانگی ڕەمەزانەکی کاریگەری هەیە. سۆران زۆر تایبەتە بە سەخاوەت و بە دەستکراوەی و بە ڕەزیلیتیانە ناوەڵا بزەبەت ئەوەی جەنابەت کە بۆی دەچی و دڵی بە هەمان شێ وایە سۆران ئەگەر تەماشا بکەین یعنی تەبیعی خەڵکەکەی و حاڵی ڕاهاتووە میوان دۆستە خەڵک دۆستە یعنی حەزی لە دەستکراوەیە حەزی لە خواردندان بە خەڵکە حەزی لە میوانداریە. خەڵکی سۆران چ تەبیعەتێکیان هەیە؟ خۆزە ئەنوا و ئەشکال تەبیعەتی تێدایە ئارامش لەسرە خۆی هێدی هەیە تووڕە و تەشەنە. بەعام بە چی بەناوبانگە یان چ تایبەتمەندیەکی هەیە سۆران؟ وڵی بەس بە کەسابەتی ئارۆڵە کەسابەتدارە زۆر لەبەرەوە دەواازەش سەر حدودە بەرهەمی ناو خۆشی باشە الحەمدولیلا. ئەنجا شەوانی ڕەمەزان خەڵکەکە خەریکی چیان؟ والله زۆربەی زۆری شەوانی ڕەمەزان خەڵکانێک ئەهلی مزگەوت ئەوە خەریکی مزگەوت و تەراویحە ئەوەی ترش خەریکی هەیە بە هەر یەکەی بەیشە خۆ دۆ ئەموێنەیە و یاریەکەیە و کەل ئەمستانەیە و سۆران پێش بە چ بەرهەمێکی ناوخۆی سپیایی دەبەستێ؟ سۆران زیاتر بە ڕوبیمی ئاژەڵ وەکو مانگا و بزن و سێڕیزە ئەوە ماڕیان زیاتر بەرەم دێ بەس زیاتر لێریان زیاتر شیری مانگا و بزنێ زیاتر هەیە. زۆر باسی شیری بزنەکانکەن ئەمە زۆر تایبەتە. سۆران زیاتر زۆری شیری بزنی هەیە نەک مەڕ و مانگا. چۆنی ئەحواڵت چۆنە تەندروستی چیمان هەیە بۆ پاشێو؟ وەڵی پاشێ کولێرە بە قیمەمان هەیە بە پەنیری هەیە سادە هەیە هەر پێڵە کولێرە بە قیمە؟ بەڵێ
لێرە تایبەتە بە سۆرانەوە تایبەتە بە سۆران چۆنی دروست دەکرێت بە قورعان هەویرە و ئیدی زبدەی و ئەمەکەرەی بەکاردێنین ئیم گۆشتشی خۆماڵیە هەتا سەعات چوار پێ چواری بەرەبەیان خەڵک زۆر دەکڕێ بە قورعان باش لە خۆی بزاد ئەو ساڵ بازار باشترە دەستەکانە خۆش بن جبوی چه تسشته جهوالا عمري مچارده بود خویاد کرد مینا کالا دەستان خۆش بێ بەخێر بێنەوە زۆر سپاس زۆر جوان بوو هەر بژی سەلامت بی. مامۆستا بە حکمی ئەوەی پێم وایە لە بابەتی میوزیکە دوو جۆر میوزیکێ میوزیکێکی خۆڕسک میوزیکێکیش کە ئەکادیمیە ئێوە لە بەش ئەکادیمیەکان هەر سەرکەوتوو بن و تەمەن درێژ بن مامۆستا ڕێبین سۆران دەرفەتێکی باشی بۆ گونجاوە لە فرە کلتور فرە زاراوە فرە ئاین لە هەموو جۆرێک خەڵکی جیاوازیان با بڵێن لە چواردەوری خۆی کۆی کردوێتەوە ئەمەش ئاکار لە بابەتی میوزیکە تا ڕادەیەک دەوڵەمەندتر بێت لە زۆر شەریتر وەرم سەمە میوزیکمان هەیە هی ڕەواندز میوزیکێکی ڕەستەن تابڵی جوان هەنێ جاڕڵین کەس ناتوانە ڕکەبەرایەتی بکە بەڵام لە شوێنێکدا سۆران جیاوازێکی بۆ خۆی وەرگرتووە ئەویش ئەو فرە میوزیکە و فرە با بڵێن بیرۆکەیە کە وەری گرتووە مێ ئەوم بۆ ڕوومکەیتەوە لە سۆرانە میوزیک چۆن و گەشتۆتە چه ئاستێک ئێستا لێرانامە 5 عازف ئەبینیوانە هەر ئازفەی کە شتێک لە پەنجەکانی دەرەچێتن لە دڵەوەیە کاتێک کە لە دڵەوە گوێ لە مۆسیقا ڕاگری ئەو جە لە هەستی مۆسیقا پێوی بەڵام ئەوەی کا تەنها بۆ کاتێک و مناسبەیەک و ئیشێک ئەکرێ و کۆتایی پێدێ خلاصی دی هەر ئەو هەیە وەکەوەیە کە خواردنێک لێ تێر و تاو لێ بێزار مەگەر وەکو من لە پێشەوە دەوڵەمەندی ئەو میوزیکە ببینن لە ناو سۆراندا بگەڕن ئەو کاتەکە تێگەن پێویستەکاری زۆر گەورەتری بۆ بکرێ بۆ تایبەتیش لە بواری میوزیک ئەمە پێویستمان بۆیە لە ناو کۆمەلگا شتی جیاواز پێشکەشکەین کللتوری خۆمان پێشکەشی جیهام بکەین بەڵام چۆن بە ئیبدا ئیبداعیش پێویستی بەچێ لۆنمون ئەمن ئیبداعەکەم باشە لە ڕووی مۆسیقا ئیبداعەکەم بەڵام لە ڕوەکەیت کە ناتوانم بۆکو خۆم ئەتوانم تا حدێک بڕۆم بەڵام لە ڕووی برادەرەکانمەوە نە باستە وەکو ڕۆڵی میدیایی کورسانی سوار ئەو من لێرەوە بەنای کورسانی سوار قساکەم هەر کاتێک پێویستان بۆ پاڵپشتی بووە کاتێک پێویستان بۆ بوو کە دەرکۆنە کاتێکە شتێکتان پێویست بوو کە نیشانی بدەن بۆ خەڵک ئەوە ئێمە لە خزمەتانە هیوادارم پەیامەکەشت بگاو لێرە و کەسی پێویست بگاتە شوێنەکە بۆم ساڕەبینە گازێت کێشن پارچەیەکی ترمان پێشکەش بکەن چکە بەڕاستی لێ تێر نەبووین پێویستان بە زیاترە بە چاو بریندارم لنالم بربادی دی خیالم بریندارم لنالم بربادی دی خیالم بوچی نپرسی حالم پریشان و عودالم هینا ینایا نایا چاره منو تو کەژوو کێوان ببینە بڕوانە چەند ڕەنگینە هەینایە نایە نایە چارەی من و تۆ نایە ئەرێ بوو نایە
گەنجەفرە بەهرەکانی سۆران پێیان وتین ئێمە زۆر لەوە زیاترمان هەیە پێشکەشی ئێوەی بکەین لە شوێنی جیاواز ئەتوانیت لە سۆران نزیک ڕووباری جوندیان دەنگی نوێ ئاوازی نوێ بەهرەی نوێ بدۆزیتەوە با پێکەوە گوێبیستی کوردستانا دلالم هر کسێک من دخوازێ ez bir şoxuşa palme Medet daye binavazê Kurdistana delalim Herkes tek min dixwazê Ez bir şoxuşa palme Medet daye binavazê Heve pêncî û pênc salê li ser min cenge bazê Kurdo were me bixwaze belê bi ser firazê Kurdistana delalêm herkes têt min dixwazê Were me bixwaze belê bi ser فرازي ئەساقبن هەر بمێنن بۆ سۆران و بۆ کوردستانمان مامۆستاگیان ئەگەر باسێکی تیپەکەتمان بۆ بکات پێم وایە تیپی ئەم گەنجانی کە لێرن هەم ئەکادیمین هەم خۆڕسکیشن بەڵێ ئاری وڵا هەموو خەڵکی سۆرانین سانتەری ڤاڵا هەستا بە کۆکردنەوەی ئەو گەنجانی کە بەهرەمەندن و مەسەلەن توانای هونەریان هەیە و لە هەموو بوارەکە هەمووی کۆکردینەوە شتێکی جوانی پێکینە ئەوە وای کردووە سۆران لەبەرەوەی فرا خەڵکی جیاوازە لەم لە شوێنی ترەوە خەڵکتیا ئەژی هەم زاراوەی جیاوازتان هەیە لەوانێت دیدگا و بیرۆکە و شێوازی ئاوازی جیاوازتان هەبێ بوو وای کردووە زۆرجار لە چاو شوێنەکانی ترا زۆر پڕتر دەربکەوێت گەنجی بەتوانای زۆر زۆر لێ سۆران حەوز سۆران بە تایبەتی و حەوز سۆران و دەوروبەری گەنجی بەتوانای لێ لە ڕووی هونەریەوە لە ڕووی بابەتەکانی هونەر بەگشتی عنی گەنجی زۆر بەتوانای لێ بەڕاستی دەستان خۆش بێ گەشتێکی ترمان پێشکەشکەم سوپاستانەکەین سەرۆکانی عاشێرا لال بارزانە خۆشمێرە سەرۆکانی عاشێرا لال بارزانە خۆشمێرە گەلی گوند و باژێرە بارزانی حکم گێرە گەلی گوند و باژێرە بارزانی حکم گێرە ئەم تێدا نایە کرین بزێرە خۆشیە ئەم تێدا نایە کرین بزێرە مسرور هر توی سراتیما سلامت باجاییما بکاتر بازار سلامت مرد وارزان بکاتر بازار